دعاء وفرمي ذلك بأنهم آمنوا ثم كفروا فطبع على قلوبهم فهم لا يفقهون. أوش بوي كباور يعني هنا باشان كفر ينكر لبر أبو كدل يعني موري بيدا أن رايتر حالي نابن. ذلك ناوي آماجي اسم إشارة آماجي بو هلوستكي بيشويا كبهوي وخواي قورة فرمي إنهم ساء ما كانوا يعملون. ذلك بأنهم آمنوا ثم كفروا براسي أوي أنكد خرابو كبريتيبو لباوريان مسر ذاركي كهنابو وليشي بشيمان بوبونو. أماش بو همو كسي كتر هروا ناشرينه چكن نشاني لا سنگي درونه لناخا پێویستی پێێتی کە پارسەنگ بێتەوە ئەو لە دیمەنی سەرزارەکییان مسلمانەتێک کە بە مسلمانان بووە بەڵام بە هەموو عەقڵی خۆی وەزانێمە هەڵخەڵەتاند تۆ نەفسی خۆتت هەڵخەڵەتاندووە تۆ هاتوویتە ناو ڕیزی مسلمانانەوە لە پێناوی چی خۆ ئیمانهێنان مەسەلەیەکی بەهەشتیە مەسەلەیەکی قیامەتیە مەسەلەی لای خوای پەروەردگارە علاقەی بە بەردەستی خەڵکی ترەوە نییە وڵات تۆ گەر ئیمانت هێنا ئێمە معاشەکەت بۆ زیاد بکەین بۆیە خوای گەورە فەرمێ ئامەنوا ثم كفروا باوەڕیان هێنا و پاشان کافر بوونەوە باوەڕیان هێنا یعنی ئەشێ چۆنیان هێنا بێ یەکەم بەشایەتمان هێنانە ڕاشکا و ئاشکراکەیان بوو بێ کە بەدوایە هەموو داواکاریەکانی ئیماندارانن ئەنجامەدا چونکە مەجبور بوون کە مادام ظاهرن ئیمانیان هێناوە ئەبوو بێن نوێژەکە بکەن ڕۆژوو بگرن زەکات بدەن خێر و خێرات بکەن ئەنجا بێن بەشدار بن لە جیهادەکەشە هەر وەکو کە ئەزانین کە ئەمە ئاەتانە لێوە هاتوونەتە خوارەوە بەڵام دواتر بەوەی کە کردەوەی کوفرینیان لێ دەرەکەوتەوە کافرە بوونەوە بۆ نمونە کە ئەیانوت ئەگەر ئەوەی محەممەد لێ ڕاست بێ هەڵبەتە ئێمە گوێ درێژین آخر هەر گومانکردن لەمەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هێناوێتی ئینسان پێی کافرە بێ لە سورەی کەهفە هاتووە کە هەر گومانکردن لئن رددت إلى ربي لأجدن خيرا منها منقلبا هەر ئەمە بۆ خۆی کافربوونێکی بەدواوە یان کە لە غەزای تەبوکە ئایانود ئەم کابرایە بە تەمای کۆشکی قەیسەر و کیسرایە هەیهوو یا گاڵتە بلا قرتێکردنیان بە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەیان کرد بۆیە خوای گەورە قسەکانی هێنانەوە فەرمووی سيحلفون بالله ما قالوا ولقد قالوا كلمة الكفر وكفروا بعد إسلامهم يمانا كافر بونتو بو قساني كردونا حكم كفري شيدا لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم فوسش منو عذر منو يو بو قساني كرتان دواي مسلمان بونا كتان تعزى كافر بونتو یان ئەوەیە بەم شێوەیە کە شایەتمانەکان هێناوە ئاشکرا و ڕاشکا و ڕوونیان کردوتەوە ئەنجا ئیلتیزاماتی تریان کەوتۆتە سەر مەجبورە بێ بیکەن یان بەوەی لای مسلمانەکان خۆیان وان نیشانەدا کە مسلمانن پابەندی شەریعەتی خوان کەچی لە لای کافرەکان گاڵتەیان بە ئیسلامە کرد ئەیان هەر بۆ گاڵتە پێکردنەوە بە سەرزارەکی باوەڕمان هێناوە ئەمەشە کە خوای گەورە دەرهەقیانە فەرمێ وإذا لقوا الذين آمنوا قالوا آمنا وإذا خلوا إلى شياطينهم قالوا إنا معكم إنما نحن مستهزئون كاتك بو كسانا جيشتن كباوريان هنا بو أيانود إيمش باورمان هنا وكيوم مسلمانين كتشيك بشيطان كان أنا جيشتنا أيانود نا إيما هر لقل إيوه داين قال تمام باندي ما هو قال تبا عقلي أنا كيف شمان بيدا كتشوينة ريزيانا ئەمە ئەو کەسانە دەگرێتەوە کە دواتر لە دینەکە پاشگەز بوونەوە چونکە لە سەرەتاوە هاتبوونەوانی یەکەم جار وەکو مسلمان هاتبوون بەڵام پاشان ئامەنوا ثم كفروا یعنی چوونەتە ڕیزی ئەم منافقانەوە کە خەتەرترن لە خودی کافرەکان ئەم مشریکانە دەگرێتەوە کە بەهۆی تێکەڵاویانەوە لەگەڵ جوولەکەکان باوەڕیان وا بوو کە پێغەمبەرێک بەو ناو نیشانەی کە لە کتێبەکانی ئەمانە نووسراوەتەوە دێ و ئەمانی شەرە و کاتە باوەڕیان بەوە هەبوو كشي كبيغمبر صلى الله عليه وسلم ببايامي خوائيه وهات كأشياء الناسية يعرفونه كما يعرفون أبنائهم وكتشون من على إخواننا ناسنا أواش يعني كأم محمد المصطفى عليه الصلاة والسلام بيغمبري آخر زمانه چونك أوان سيما وصفات يعني توراة وإنجيلك إخوانا بينيبو كشي باوريان هرنيانا هاتكش جشجيرة أشياء أماني شو أو دراني أهل الكتاب شمي بقلتوك أبوها باور بيان بلان باوريان دعايا فرمو فطبع على قلوبهم مور نرابة دليانا هر لبر او رفتار روشتيك كردبيان لبر او هلو يساني ان قرتبر لبر او دور رويك هايان بوتواوي تر مور نرابة دليانا لكردي شاوكو عربي كواكا وتر موري ليدرا يعني كن بربو نابين تركي سر موري بيالن
ڕێوە نەماوە هیچی بچێتە ناو یان لێوەی بێتە درەوە بۆیە بەو تەنەکەنەوتەی سەری لە حیمە کرێت و عادەتەن پڕەکرا و سەریان لە حیمە کردو پیانە و تەنەکەی سەرمۆر لەمەشەوە کەوتراوە نامەی مۆرکراو یعنی تەواو پێچراوەتەوە و مۆری لێدراوە و داخراوەتەوە تەواو کەسەڵی نابچڕی لە خاوەنەکەی نەبێت ئەم لێ چواندنە لە ڕەوانبێژی عەرەبیە پێی وتراوە مەجاز مەجازەکەش پێوترێت لە جۆری ئیستیعارە مەجازی ئیستیعارە مەبەست لەوەیە کە لەلایەکەوە دڵیان لەبەر نەفامی و گەلۆری و کەل لە ڕقی و عینادی خۆیان وا لە ڕووی حەقا داخراوە تازە ڕێوە نەماوە ئاهێکی گەشانەوە یا تروسکاییەکی خواناسی داخڵیان بێت تازە سەرمۆرە کونبڕ بۆ تازە مەجاالەوە نەماوە نورێکی خوای بچێتە ئەو دڵە ڕەشیانەوەکو خەڵوزی لات و کوورەی خەڵوزە و داپۆشراوەت فهم لا يفقهون حاڵی نابن تێناگەن پێی پێ نابن درکی ناکەن ئەقلیان بەو بانگەوازە نەشکا کە بۆیان هاتووە و ئەوانیشی بۆ بانگ هێشت کرا ئەقلیان بەو شنەی ڕۆح و ئاسوودەی دەروون و چێژی جەستە ناشکا کە ئەم دینە بۆی دەستە بەرکرد درکیان بە کاریگەری ئەم بانگەوازە خوایە نەکرد لە داڕستنەوەی شخصیەتی تاک و پێکهێنانی کۆمەڵگەیەکی پارسەنگ و بنیاتنانی دەسەڵاتێکی سیاسی دادپەروەرانە و پەیان بە چارەنووسی دژواری خۆیان لە دنیا و قیامەتە نەبرد کە ئەبوو ئەنجام و سزای ئەم هەڵوێ سەلاسەنگیان کە لە بەرچاویان بوو کە بەرامبەر ئەم دین و پێشەواکەی ئاوا گرتویانەتە بەر حتمەن ئەم پێشەچیە ئەم هەڵوێستەی ئێستایان لە دنیاە سزای ئاخرەتی بەدواوە بەس بۆ ئەقلان پێنشکە بۆیە خوای گەورە فەرمێ فەطبع على قلوبهم فهم لا يفقهون عقلان پێناشکە